لا هرجاكي بين دمباش دم پیشکش کرنا بوتنا دم جمير ششا و دست بکی دجی گرینگ ترین سر نوچا. حكومة هريما كردستان وحكومة عراق لسار درخستنا چكدارن بكاكو حشد شعبي جشن قالي ريك كابتن هيزن امريكي بارقهن قال باجاري حسكي بهتر دكي لقال دست بكرنا ورزي چاندنيا زبيان بهای سوتمانية و طوب دبلند بونه ديا فاسادا دست به پروسه سربست بردان مالباتن چكدارن داعش جكامبا هوليكر دوباره سلاف حكومة هريما كردستان وحكومة عراق فدرال سر روشا باجار شنغالي ريك كابتن او جيكو لغوري ريك كابتن تبع جروبين چكدار وكا چكدارن بكاكو حشد شعبي و شنغالي وارنا درخسته داقي ريك كابتنانا برا هوليرو بغداد دربار روش شنغالي بلابو لغوري نافروكا ريك كابتني حكومة عراقي ودوسيا امنية باجار لاستو خوبگري ودوي باكاكو هيزن بكري قرتي وحشد شعبي باجار چول بكن دي داقيانيك هاف بجد حكومة عراقي وحكومة هريما كردستاني كروجا شمية ده 2020 هاتيا بلاف كرن امزا حميد رشيد فليح نونري حكومة عراقي وريبر احمد نونري حكومة هريما كردستاني لسرا هاتيا جبويا وگراندنا اسایش و سقام گریه و اسای کرنا روشا باجار شنگاله لگوری بنماین دستورو یاسایان جبوی چاره سرکرنا تبا کشین خلق که شنگاله وکا دست پیش خریک جبوی وگراندنا در بدران و رخستنا چارچویا کارگری و امنی لباجار حکومت فدرال و حکومت هرما کردستان به هماهنگی لگل نونر نتوین یگرتی لسر چند خالک ریک کفتن افجی خالن ریک کفتنینا یکم مجارە کارگێری دیارکردنا قایمەقامەکی نوش بۆی شنگالێک و سربخوا و پیشەیی و دەست پاک بێ لە گۆری ڕێکارن دەستوری و یاسایی پەسەند کری بێ ژالیە لژنەیەکە هەف بەشڤە هەردوو عالی پشتی دیارکردنا قایمەقام وێ چابەکی بێ پێگەها کارگەریدا بەخشێنن و پێویستە تەبا یاسایان بەرچاو وەرێگرتن دووەم مژارە ئەمنی بەتەنێ پۆلیسێ ناوچێ و دەستگەهێن ئاسایشە نیشتیمانی و هەواڵگری وێ بەرپرسیاریەتە ئاسایشە نابا باژار و باژارۆکن شنگالێ لە ئەستوێ خۆ بگرێن تەبایە ڕێخستنێن چەکداریەن دەنج بۆی دەربەی سنوورێ باژار و باژارۆکن شنگالێ وەرنە دوورکردن دەڕێیا دامەزراندنا 2500 کەسیڤە لە هێزە ئاسایشە نافخۆدا ئالیێ ئاسایشە باژار وێ بەهێز ببێ دوێ دامەزراندنێ دەژی پێویستە بەشداری بێ تەبایە پەنابەرن نابە کەمپاندا وەرێکردن داوی ئانین بێ هەبوونە ڕێخستنە پارتی کارکەرن کوردستانی پەکەکە لە باژارێ شنگالێ و تەبایە ناوچێن بسەرڤە و نابێ ئەو ڕێخستن و ئەوێن بسەرڤەژی بتو ئاوایەکی ڕۆڵاوان لە ناوچێ هەبێ سێم مژارە ئاوادانکردنێ پێکینانە لژنەیەکە هەبەش لە حکوومەتە فەدرال و حکوومەتە هەرێما کوردستانش بۆ ئابادانکردنا باژار و باژارۆکان بە هەماهەنگی لەگەل کارگەریان ناوچەیە لە پارێزگەها نینەوە ژالیە سەرۆکی ئەنجومەنی وەزیرن عێراقی بە و سەرۆکی وەزیرن هەرێما کوردستانی بە ئاست و هورگولی و ئامان گوێوەرنە دیاریکردن چوارەم بەمەبەستە چاودێریکردنا تەبایە خاڵن دێ مژارێن کارگەری و ئەمنی دەهاتیە لێژنەیەکە مەدانیە هەبەش ئالیەن پەیوەندیدار کوژ هەردوو ئالیا پێک وەرێ ji بۆی بەجێکردنا تەبایە خاڵن ڕێکەفتنەوە وەرێ پێکانێن ڕۆژە ئینێ نهێ دهێ 2020 شاندەکە حکوومەتە هەرێما کوردستانی بێ سەرۆکاتیا ڕێبەر ئەحمەد وەزیرە ناوخۆی هەرێما کوردستانی لە بەغدا لەگەل ئالیەن پەیوەندیدارن عێراقش بۆی ئاساییکردنا ڕەوشە شنگالێ جڤیە جبوي قلت بيجاك بهتر لسر ركبتنا نابر حكومة هرما كردستان وحكومة فدرال دربار روشة الشنغالي هذا برخد مجم چابدري سياسي سيدو جردو هروها شروبكاري سياسي منال حسكوزي بمجارب هردكارا قلت بيشكم ما مستا سعيد ببورة سعيد جردو هذا جمت دس بيبكم وكا چابدري سياسي دمي راگهاندنا ركبتني ڕێکەوتن بخوا ژعالیە سیاسی بە چاوەتێ نەرخاندن و هەروەها ژعالی خەلکێ شنگالێ بە
مامۆستا سعید حتاکو پەیوەندی مامۆستا سعید لەوەرێ گرتن جەبرە خودمەجە مامۆستا مەنال حسکۆ مامۆستا مەنال دەمباش ئەڤ ڕێککەوتنە نابەرە حکوومەتە فەدرال یا عێراقی دووەرەوەها حکوومەتە هەرێما کوردستانی دەچاوە تێ نەرخاندن گەلۆ ئەوێ باندۆراوی وێ بە چ ڕەنگی بێ رێز و سلااف ji بۆی ئارک و ji بۆی تەماشەوانێ ئارک و گوهداران بیر و باوەریە مدا گاوا هەری تیرۆز حتا وەکە vê gavê di rewşa Iraqê û Kurdistanê de ev levhatna herêma Kurdistanê li gel Bexdayê ji ber hemî hikûmetê gohatin tiştî ketina Sedam nikarîbûn rewşê çareser bikin ji ber hikmê mîlîşiyata tim û tim savadarî dikir û tim û tim awa dihişt got hikûmeta Bexdayê nikaribe pêş biherê ji te aliya ba. îro roj dema got ev levhatin herê te serî û hikûmeta Kazimî bi taybetî ev rewş fêm kiriya انه روشا ميليشياتا عراقي بقهن وكا ولاتك وكا لبنان بيتشاوى حزب الله لسري ويكر ولات دولتي اني حكومتا ميليشياتا بغداد بويشي ويدي ام هيفي ديكن اغلب هاتن بتركبش برقاوة كبتر فيروز آلية سياسي وآبادان كرنا عراقي كردستان بيا دماغو ميليشياتي نشرعي جروبي تشكداري ام بيجن تابعي دولتي خفروش ويدري بركبت باشە مامۆستا مەنال ئەv ڕێککەوتنەوەکە بژێ ڕێککەوتنەکە دیرۆکیە وەکەتە نابلێکرد پێشوازی لێ هاتەکردن ژالیە تەبایە وڵاتێن چه هەرێمی چ نابدەوڵەتی و بە ڕێککەوتنەکە گرنگە پەسەندکردن لێ یەک و هەری لە دژی ڕێککەوتنێ ڕاوەستای بەتەنێ پەکەکە بوو ڕێککەوتنە هەردوو عالیا سەر دەرخستنە پەکەکە ئەم بێژن وردە پەکەکە وێ دەرکەوێ وێ یان جوێ ئاستانگیان لە پێشیا بجیکردنا خاڵیان ڕێککەوتنێ دروست بکەین سپاس ji بۆی پرساتە ji ber got birastî di hemî welatê dinyayê de dema got dewleta asatê te avakirin kesî li dijî qanûnê derdikeve ew grûpê mafyane grûpê got tîcaretê li ser hidûd dikin heşîşê dixroşin di neqebêna hidûda de qazancê ji wê xirabîna nav welat dikin lê qanûn wextê çê dibe ne ji ber jewendiyê ware ji ber vê daxuyaniya pekekê û pecek bi taybetî li dijî vê derketinê ji ber şingal nuqteke ji warê stratejî re ji mîlîşiyata re pir giring bû di wê de re tîcareta xwe hemî tiştê neşerî dûr destkirin lê divir de heker tu destûr bide bi rastî ez bixwe başûr bi tundî tawanbar dikim ji ber got başûr ev mar di nav me de mezin kir û em weke Kurdistana dibin destê Sûriye de bêhtir ji va kiryarê PKK hatine êşandin û PKK heker başûr di roja roj da ev mecal nedabane ev mar di nav me de mezin nekirbane îro ê rewşa me ne bî şêwê habana باشە مامۆستا مەنال باندۆرە vê ڕێککەوتنێ بەریەم هەر دەرباسی ئاستانگین هەری سەرەکە بکەن یان ڕاستە حکوومەتە عێراقی جددیە سەر vê ڕێککەوتنێ باندۆراوێ لەسەر دەبەرێوێ بە چ ڕەنگی بێژبەر نەهادە لە دەشنگالیدا چەکدارên حەشدا شعبی و هەروەها چەکدارên پەکەکە هەنا ئەگەر ئەو وەرنە دەرخستن ڕەوشا شنگالیوێ بەرەف چ ئاقارێکی بە بچێت بێگومان وەختێ got ئەمۆن li emzeyê di neqebêna peyman di neqebêna merkez û Kurdistanê de meyzênin çê ew menatiqê bi erebî bê mutenaze lê bê çinjî madda 140 heker ev na bi cih were û heger ew grûpê mîlîşiyatên neşerî grûpê ha ji wê derê derkevin partiya Tirka ji wê derê derkeve ez nabê partiya Kurdistanê ji ber tiştê Kurdayetiyê retine û şingal û xelkê şingalê veger ne mal û milfermal û milkê xwe باور که ای روش پر باش ببه ای شنگال بیتا آبدان کرن ای بیتا تعمیر کرن حوجه والا جانا که او نزدیک 300-400 هزار لاجه ای کردت ای دیدی گل کردستان اینا از بینم ای روش هر کازمی کاربه براستی دست سروا ملیشیا دینه ای روشا بغدای و روشا شنگال و روش گشتی باش ببه باشە مامۆستا مەنال مرە بمێنێت دووبارە بگەرمە جەمتەز هەلا بەرە خودمە جەم مامۆستا سعید جردۆ چاودێری سیاسی هەر بخۆشی خەڵکی شنگالەیە مامۆستا سعید دەمباش ئەو ڕێککەوتنە نابەرە حکوومەتە فەدرال و حکوومەتە هەرێم داهاتی مزەکردن
وەکە ژڕووی سیاسی بە چاوەتێ نرخاندن و ئالیە خەڵکی شنگالێ بە چاوە الڤێ ڕێکەوتنێ دمەیزێنن. مامۆستا سعید دەنگ نایە. مامۆستا سعید دەنگێم تێتە؟ ئەلۆ بەڵێ مامۆستا سعید دەنگێم دبیزێ؟ دەنگ نایە، دەنگ باس نایە. مامۆستا سعید ئەv ڕێککەوتنە نەها یاکو نابەرە بەریا دیسێ ڕۆژە نابەرە حکوومەتا فەدرال و حکوومەتا هەرێم دەچێ بووی چاوە تێ نەرخاندن و خەڵکێ شنگالێ چاوە لێ ڕێککەوتنە دنەرن. بڵێ سپاس پێشەکی سپاس بۆ قەناڵێەوە خێرهاتنە میزانی وەژیتم هەلبەت پشتی وێ تاوانە قڕکردنەیە مەزن دەر حەق خەڵکێمە زیدی شنگالی هاتی ئەنجامدان سەردەستێ تیرۆرستên داعش و پشتی 6 ساڵێک ئاوارە بوونێ و ژیارەکە پڕ زەحمەتی و دەردەسەری ئیرۆ پێنگاوەکە ئارێنی هاتی ئاویتنش عالیێ حکوومەتا فیدرال بەڵ هەفکارت گەل حکوومەتا کوردستانی بۆ ئاساییکردنا ڕەوشە شنگالێش عالیێ ئیداری باش عالیێ خزمەتگوزاری باش عالیێ ئەمنیژی بە هەلبەت ئەڤ پێنگا بجێ دڵخۆشییا پڕانیا خەڵکی مەیاش بەر الهیڤیە بوون ئیدی ڕۆژەک بێ ئەو برینت کوور بێنە دەرمانترن و خەڵکە کاربێ بەهۆریە خۆبخۆ و وڵاتی خۆ دەردۆرێت خوا وەگەڕێدا ژیانەکە ئاسایی ببەسەرە دجا بڕاستی ئەف ڕێکەوتنە لەبەرە حکوومەتا فیدرال و حکوومەتا کوردستانیدا هاتی ئەنجامدان دەرحەق شنگالی و ئاساییکردنا ڕەوشاوە جهێ دڵخۆشیە هەر کەسەکی غەمخۆری شنگالی بی. باشە مامۆستا سعید بنەڕینە تا وەکە چاودێری سیاسی چ دەمەک پێویستە حتاکو ئەو ڕێکەوتن بوارێ بکە بێوارێ بجیکردنێدا چەکدارên پەکەکە و حەجدا شعبی شنگالێ دەرکەبن حتاکو وەکەت بەحث کرد خەڵک بەگەڕێ سەر زێدێن خوا. بەڵێ سپاس یەکش ئەشخالت بێ ڕێکەوتنی ئەوە کو حکوومەتا فیدرال هەفکارت گەل حکوومەتا کوردستانی ڕەوشە ئەمنیاوی دەبرێت بڕێ ببا یان ئەو هێزە هەکە ئەمنیاتەوەی منتەقێ بپارێزێ داخلی منظومەیان سیستەما وەزارەتا بەرگریە عێراقی دەبێ هەفکارت گەل حکوومەتا کوردستانی و هەلبەت ئیدی ڕێ نایەتە دانین بوان فەسایلێک هەتا دەڕی بێ منظومێ چەکە هەلگرن الوێ دەبرێت بەش بەرت بیا مەترسی سەر ژیانە خەڵکەکیژی و خەڵکە نکاری ئارام ژیانە خوا بڕێ بە بەلۆمە ئەو هێزێک هەکە دەربەی منظومە یاساییە منظومە وەزارەتە بەرگریە عێراقی هەفکار گەل حکوومەتا کوردستانی دوێ ئیدی ئەوجی تەقبلا بی واقعێ نو بکەن و ساحێ خۆ بنا علی ڕێ بنا هێزێک یاساییان هێزێک بەرگریە عێراقی و پۆلیسێک فیدرال و هەفکار گەل حکوومەتا کوردستانی و ئیدی ئەو ئەمنیەتەوەی دەبەرێ بپارێزن و بڕێ ببن دا خەڵکەکی دڵتەسەل بێ کە ئیدی مەترسی سەر ژیانەوان نەمایە. باشە ئەما مۆستا سعید خوازم بەست ڕۆناهیە بخێ سەر کریارên çekdarên hejda şebî û PKK de ji demek û piştî 16 Oktober 2017 derbasî şingalê bûne. Çicore siyasetek çicore kiryar bicîkirine ser erdê heta ku xelk newerin vegirine ser zêdên xwe. Helbet her du hêzê te gotîn hejda şebî برادری پەکەکێ ئیدی واقعکە خوازێ و ئەف جۆرە چەکدارە الوێ دەبرێ نەمینن و دەبەر بێتە پاراستنش عالی هێزێت یاسایی بە ینی ئەدبێ گۆڕ یاسای ئەوژی ملکەتی یاسای ببن و ئیدی بەکشین چنە هەر جیهاتی المهم بەکشینە سەحا شنگالێ بە حکوومەتا فیدرال هەفکار گەل حکوومەتا کوردستانی کاربێ کاری خۆ درستی روێ دەبەرێ بڕێوە بەو دا خەڵکە کاربێ ئارام ژیارە خۆ بڕێوە بەو ئەو خەڵکی ئاوارە کاربێ دڵتەسەل دیسە بەگەڕیە سەر زێدێ باو واپیرە و ئیدی ئەو برینێت کوورێت کە مەگوتین بێنە سارێشکردن لۆمە ئەفەرە ئەو هێز چه هێزێت حەزا شابی بن
يعني هذا فقط ملكتي ذي بريارة حكومتها عراقية أفكار ديال حكومتها كردستاني هاتين زاكرن بي ركب نامه ملكتي وبينو إيدي جهة تشول بكن دا حر تشتغل بكذا سرسكايا خويا درس تشعلي أمني با تشعلي خدمة گزاري با تشعلي إدارات شرعي با باشا مامۆستا سعید ببمرە بمێنە ئەزی جارێکەدن بەگەرمە جەمتە مامۆستا مناوت بەرە خودمە جەمتە دەمە ڕێککەوتنێک و یەک ژ خاڵین هەری سەرەکە ئەوە چەکدارن پەکەکە و حەجە شعبی تێدەنەمێن لەمێر سەر پەکەکەی بسەکننش بەر پەکەکە ڕۆژاوای کوردستانیش دەستێوەردانێتکەن دەرخستناوان بشنگا لەوێ چ باندۆرێ ڕۆژاوای کوردستانی بکەی دوێدەرە جارەکە دیترکێ بێنمە زمان گاوا هەری پیرۆز ئەد لەڤ هاتنا هایە ji بۆی خاطرە یەکرێزیە مالا کوردی ê pir baştir û durustir bê ji ber heta weke vê gavê ne mezlûm ebdê ne jîkê qesedê mesedê nikarî bûn pekekê bi hişkere û bi zelalî ji nav me derxin heta em karibin levhatinekê hevdûre ragihandinekê yan jî bigêne dawî ji vê derê demago îro destê pekekê ji şingalê qut bide yanî weke bi erebî be ew şiryanê heyewî ew ê got di destê pekekê demaye diriya şingalê de emzan bê pekekê çitkê û çinakê dema ji wir derkevê hindî li nav me de jî ê bi hesanî ji nav me qut bê lê careke dîtirkê ev levhatin li ser hikûmeta Bexdayê û Kazimî rastiya wî dimêne yek dido li ser Kurdistanê başûr bi xwe dimêne başûrê çi kes bê di nava xwe de çixasî vê rastiyê li ber çavdênê ji ber mixabin heta weke vê saeta ez teret axirim gelek qenatê ragihandinê di başûr de hene li perê pêşmerga boçê pêşmerga boçê miletê Kurdistênin lê hêjîkê ragihandina xwe de reklamê û mîdyayê de ji pekekê re dikin û ragihandinayê wa de kesê meyldarê pekekê tê de kar dikin divê başûr bi cedî li ser bisekne divê başûr zanibê got Kurdistana dibin destê Sûriye de ji destê pekekê pir izyet xwar û em bi rastî jî kê ketine bin destê saladdariyekê ji saladariya dijminê gelê Kurd jî xirabtir bû saladariya pekekê باشە مامۆستا têrokman destê başûr têde hebû pirsa min derxistina pekekê ji şingalê em karin bêjin ku pêngava yekime ku pekeke ji Rojavaya Kurdistanê jî destê were birîn û derkevê ji ber ev rêkeftina hatîkirina bera Bexda û Hewlêrê de bi serperiştiya nûnera netewên yekgirtiye yanî em bêjin siyaseta derxistina pekeke ji tevaya navçê dest pê kir عین divê derê de ji xwe gava herî pîroz got û ên bi xwe beşê resmî têde ye bêçawa levhatin li rexê me Ewropî û Amerîkî wa têdene û bi çavê xwe bînin astengî li pêşiya gelê Kurd pekekê ye îro astengiya yekrêziyê wa derkiriye ji ber vê najîkê ez bi xwe wekî şexs diriya were daw dikim li başûr li bakur rojhilat rojava divê millet jî kê û rêxistinê siyasî hemî bi hevdûre êdî vê kiryarê pekekê qebûl nekin ji boî xatirê em karibin kongirekî netewî yekrêziya mala Kurd bi baştir û durustir ava bikin ji ber pekekê qet ê nehêlê milletê Kurd li tu de beraber encam levhatina şingalê pîroza û pîroza wê bikeve xidmeta gelê Kurd û Kurdistanê de باشە مامۆستا منال زێ دووبارە بگەرمە جەمتە مامۆستا سعید li gorî rêkeftinê rola ango dewra hikûmeta Herêma Kurdistanê wê li şingalê bi çi rengî bê û vegera pêşmerga misokere yan ne بلي الدن بەلێ مامۆستا سعید پرس ئاراستەی فلسطين هات ايه مامۆستا سعید li gorî rêkeftinê rola ango dewra hikûmeta Herêma Kurdistanê wê li şingalê niha bi çi rengî bê û vegera pêşmergeyê Kurdistanê bo şingalê misokere yan ne بلي البته رول حكومة حريمة كردستاني وي رولكي جرينج بي ريكفتني ده بحساب شنغال ده يكج دبري دبريا جغرافيا كردستاني وبي مع ده سدوتشيل دي روشاوي بيتا شارع سركنجل دبري دي دبريا جغرافيا كردستاني لو ما البي ريكفتني جدا وي رول حكومة حريمة كردستاني هبي ورول پێشمەرگاژی بیژملوان خالد دەستنیشانکردی و پێشمەرگا هەفکارت گەل سپای عێراقێ دەبەرنە ستراتیجی دەستنیشانکردینە
و ارکی خو الوان دبرب جی نجبو پارافتنا شنگالو سنور شنگالو در دوره شنگال. باشا مامۆستا سعید ژروێ ئیداری بە ئەv خاڵوێ کەنگی بجی ببن لەسەر عەردێ هەڵبژاردنە قایمەقامەکین و پشتیوێناکە هەردوو حکوومەت وێ چاودێریە بکەن کۆمیتێ وەرناباکردن یعنی ئەم بێژن ڤەگارە خەلکێ شنگالێ بە ئیدارە شەرعی وێ کەنگی دەست پێ بکێ و گەلۆ وێ ببێ ڕاستیەک سەر عەردێ دەمەکە نێزیکدا دانینا قایمەقامەکی وسا مش پرسیارە جەنابێ تەفهیم کرد گرێدایە دانینا قایمەقامەکیان ڤەگەریانە ئیدارە شەرعی بۆ شنگالدا هەموو کار بکەبنە سەر سکێ درست و فەرمانگەیت خزمەتگوزاری کاربن کاری خۆ درستی بڕێوە ببن و ڕێکخراوی خێرخوازی کاربن کاری خۆ درستی بڕێوە ببن و دەوڵەتێک هاریکار و ببن هاریکاریە پێشکەش بکەن بڕیا ئیدارە شەرعی کاربن هاریکاریە شنگال و خەڵکی شنگالجی بکەن لۆ مازلوێ باوەریێمە پشتی تێنگابە بەری پێتە جێرجێکردن و هێزت یاسایی ئەرکێ پاراستنا دەبەرێ ڕێوە بن و ئیدی فەسایل دەربەی منظومە وەزارەتە ئابەزەریە عێراقێ کەمەگوتی هەفکارگەر حکوومەتە کوردستانی دی قادا تیان جهت هاگاتی چۆل بکە و نەمینێ ئیدی بجا ئیدارە وێ دەست بکاری خۆکە و قانمەقایمەک وێ تا دەستنیشانکردن و ئیدارە شنگال بڕێوە ببە. باشە مامۆستا سعید خوازم بێ پرسیارەستەی تەژی بکەم دەرخستنە پەکەکە بەتایبەتی ژە شنگالێ وێ چ تەسیرێ ڕۆژاوای کوردستانە بکە گەلۆ ئەو تەسیروێ ئیجابی بەیان سەلبی سووریە کوردستانە سووریە وێ چ تەسیرێ لێ بکێ دەنگتە نایە مامۆستا سعید دەرخستنە چەکدارن پەکەکە ژە شنگالێ وێ چ تەسیرێ کوردستانە سووریە بکێ ئالیە ڕۆژئاوا تەسیروێ ئیجابی بەیان سەلبی بەێ کاریگەریە دەرخستنە برادری پەکەکە شنگالێ سەر کوردستانە ڕۆژئاوا وسا جەنابێتە فیم کرد نوبەسبە گرێدای ڤی عالی بە هەلبەت هەبوونا برادری پەکەکە چ شنگالێ چ سەر سنووری هەرێما کوردستانی چ ڕۆژئاوای کوردستانی بەهانێتدا وڵاتێک هەرێمایەتی و دژایەتە دەزە ملەتی کوردستان تایبەت ترکیا و ببیە بەهانەدا مایکێکردنی خاروبارێت وان دەبەرا بکە لۆمە دەرخەترا برادری پەکەکەش مەیدانە شنگال یانش ڕۆژئاوا یان هەر بەشێکی دی کوردستانی و بە بوهاستنە خەباتە خوا بۆ ساحە خەباتە خۆیان درست و باکووری کوردستانیە وێ ڕێلبەر ترکیا و دەوڵەتی هەرێمایەتی و هەموو دژمن و نەحەزت دژایەتیە دۆزە ملەتی کوردستان و ڕێ البەروان ئێتە گرتن و ئیدی ڕێ ناهێتەدان و مایکێکردنی کاروبارێت شنگالی بکنێت کوردستانی بکنێت ڕۆژئاوا بکەن و بگرە ئەو سوپایوانی کە هەیژی بجا احتمال خشارەکە دووەلی سەر درست ببێت و ئیدی پەکەکە ژبان دەبەرا دەرکەدن وەنجی کەرەمکە سوپای خۆدەرێخن و هەرنە وڵاتی خوا ئەو تشتێکی گرێدایە بووە و ئۆپۆزیسیۆنە وەڤا ئیدی نابێ هون مایکێکردنین ئەل کاروبارێت شنگال لەل کاروبارێت ڕۆژئاوا بکەن دیتنا ما تشتێکی پێنگابەکە گەلێک باشە و گە برادرێت پەکەکە ملکەتی بێ پێنگابێ ببن دایدی بەهانە دژمن و نەحەزت ملەتی کوردستان تایبەت ترکیا نهێتەدان و مایکێکردنی مایکێکردناوانی هەلبەتە دژمناتیە لۆما ئەدوێ بدیتنامێ حتا پێنگا هاتا بیتن و پێنگابەکە ئارێنی بێ ئیجابی بێ شنگالێژی ڕۆژ ڕۆژئاوای کوردستانیژی گەلەک سپاس ji بۆی چاودێرێ سیاسی سعید جردۆ و گەلەک سپاس بۆی شڕۆڤەکارێ سیاسی منال حسکۆ کۆنگەل من بوون گەلەک سپاس لە هەرێمێن دەربەدەرێن ئافرینە ڕۆژەڤایە کوردستانê مایینێک تەقیا و دەنجامێدا وڵاتیەکی کورد شەهید بوو ji dereka taybet carkêre dizanîn ku welatiyê bi navê Şêx Mûs Bekir di encama teqîna mayînekê de lê gundê Meyasê yê nêzîkî gundê ziyaretê li navçeya Şêrawe şehîd bû. Heman ji derê tekez kir ku welatiyê Naborî şivantiya pazê xwe dikir û bo xwe jî nexweş bû xwedan pêdiviyên taybet bû. Ciwanê Kurd xelkê gundê Gawenda yê navçeya Racê û ji ber şerê Efrînê derbederî şehbayê bûye.
تێزانین و دوازدە گوندێن ئەفرینێ دبن دەستێڕێ بەبەریا پێدێدا مانە ئەو گوند لە ناوچەیە شێراوە دەکەبن و دەربدەرێن ئەفرینێ لێ دمینێن. لە باژارێ حەسەکەی ڕۆژەبای کوردستانی هێزن ئەمریکی بارەگەهێنخوا بەهێزتر دەکەن ژێدەرنە خوێجێهی بەڵاوکردن و کاروانەکە هەپەیمانیان ناودەوڵەتیە بارکری بە زەری پۆشان و مادەین لۆجستی بەر بە بارەگەهێن ئەمریکی بە لە حەسەکەی چوو ژێدەران ئاماژەکرد و هەمان کاروانەی پێنجی و 4 بار هەلگرت لە خوادەگرت هەروەها تانکەرێن سوتەمەنیانژی لەگەڵوان هەبوون لە سەرڕێ ئەمفۆریاد نەبەرە قامشلۆ و حەسەکێ دەهاتنە دیتن هەروەها کاروانژێ دەرگهێوەلی دیە سینووری دەرباسی ڕۆژاوای کوردستانی بووە. لە ڕۆژاوای کوردستانی نرخی سوتەمەنیە ڕۆژ بڕۆژ بلندتر دەبێ بەهاتنە وەرزێ چاندنیە لە باژار و گوندوارن ڕۆژاوای کوردستانی سوتەمەنی کێم دەبێ و نرخی خوا بلند دەبێ جۆتکارن ڕۆژاوای کوردستانی گلی و گازندان ژێ بریارن پێدێ دەکەن چه بە بلندبوونا نرخی جە و گەنم و سوتەمەنیە دەدەمێ چاندنیە دەوچژی ژێ نەبوونا سوتەمەنیە و دەرمانێ تایبەت بە چاندنیەک و دەبێ سەدەم و گەلک ژێ وڵاتیان زەویین خواهی ساڵ نەچێنن. ئیرۆ 2 ساڵ لەسەر کۆچبارکردنە خەباتکار و نویسکار و سەرکردەیە کورد تەوفیق عەبدولمەجید ئەندامێ دەستی ڕاوێژکاریە پەدەکەسێ دەڕباز دەبن کۆ ژیانە خواژێ خزمەتە دۆزە کوردیرە تەرخان کردبوو. دەمەک و مرۆڤ ji ژیانê bar dike û diçe li ber destê dilovaniya xwe de mirov di jiyana xwe de çi kar kiribe bê tenê ew kar wek bîr anîn û erşîfekî di hiş û ramanên dilê dost heval civak û milletê xwe de dihêle nexasim ku mirov jiyana xwe ji kok ziman netew doza milletê xwe re terxan kiribe dibe jî ku gelek caran mirovên wisa ronakbîr û rawşenbîr di jiyana xwe de neyên xelatkirin lê wek stêrkeke geş wek bîr anîneke herdem sar di dilan de dimînin û tên xelatkirin. Mamosta û xebatkarê Kurd Tewfîq Abdulmecîd endamê desteya rawêjkariyê ya Partiya Demokrata Kurdistan Sûriye piştî çend rojan ji krîza dil got encamê de awayekî lezgîn ji bo nexweşxaneyekê li İstanbolê hata veguhestin mana wî di bin çavderiyê de ta 48 demjimêran roja înê 12 meha dehan 2018 dilê mamosta Tewfîq Abdulmecîd yê pak û nazik rawestiya koça dawî kir. Mamosta Tewfîq Abdulmecîd temen 66 salî bû ji biçûkaniya xwe ve wek xebatkarekî wefadar xizmeta milletê Kurd û doza Kurdî dikir nêzîkî 35 salan mamosta bû. Piştira xwe ji ragandina partiya xwe re Partiya Demokrata Kurdistan Sûriye vala kir da ku bi hemî guhpêdan û pisporiya xwe medyaya pedekesê û rojnamaya dengê Kurd ku niha bi Kurdistan tê naskirin pêş bixe. Karî bû bigihîne asteke pir baş ku ew rojname bû cihê şopandin û guhpêdaneka mezin ji aliyê xwendevan û nivîskaran ve li Rojavayê Kurdistanê û dervê welat. Mamosta Tewfîq Abdulmecîd mirovekî rewşenbîr û pir zîrek bû. Alîkariya gelek nivîskar û helbestvanên Kurd kiriye û li ser berhemên wan yên wêjeyî rawestiyaye li wan vegeriyaye û serrast kiriye bi sedan karên nivîskaran dibin serpiriştiya wî de derbas bûne. Mîna hêviyên birçiya jin û jiyan her du karên helbestê yên helbestvana Kurd Hiyam Abdurrahman serkirdeya pedekesê û ji bîrî wê jî bi dihan berhemên wêjeyî dibin destê wî re derbas bûne. Sala 2004 li gel hin nivîskarên Kurd hevbenda nivîskar û rojnamevanên Kurd li Sûriyê ava kir wek yekemîn saziya sendîkeyê ji xwedanê pînosan re û ji bo wê rastî gelek fişaran ji aliyê rejima Sûriyê hin aliyên din jî hat. Endamekî encumena emîndarên rêxistina mafê mirovan li Sûriyê bû sala 2006. Mamosta Abdulmecîd yek ji mamosteyên ku bi hezaran keç û xortên ciwan li ser destê wî fêrî xwendinê bûne di asên seretayî, amadayî, navendî û kulîjan de û yek ji kesên xwedîrol û bandor bû li Cizîra Rojavayê Kurdistanê. Mamosta Tewfîq ji dayê bûyê sala 1952 ne ji gundê Evgîraya ji malbata Eko ji xelkên bajarê Qamişloye mala wî li avahiyên endizyaran e herwiha ji hoza Qeregêçî ye. Abdulmecîd
ji sazînerên Yekîtiya Giştiya nivîskar û rojnamevanên Kurd li Sûriyeyê xwedî bawernameya Majistêr diraghandinê de ye. Beriyanha nêzîkî 4 salan berpirsê rojnameya Dengê Kurd gonha bi rojnameya Kurdistan tênaskirin bûye. Jîgirê serokê sernivîserên Pênosa Nû û endamê rawêjkariya wê bû. Bi sedan gotarên wî bi zimanên Erebî û Kurdî hene hatine belavkirin. Bêtirî 40 salî xebat di ber doza Kurdî de kiriye û di berdewamiya kar de jiyana xwe ji miletê xwe û rêbaza Kurdîniyê re terxan kirbû. Herdem di gotar û nivîsên xwe de dinivîsî Serokê Kurdistanê Mesûd Barzanî tu caran Serok Mesûd wekû Serokê Herêma Kurdistanê bi tenê pesend nedikir û digot paşa roja Kurdistana yekparçe dê li ser destê Serok Barzanî be. Baweriya wî pir bi rêbaza Barzanî dihat. Serkirda Ebdulmecîd bavê Nîroda di gera nihan de ya konferansê pedekesê endamtiya Komîteya Navendî bi destxist bû. Piştî konferansê dihan bûye endamê rawêjkariya pedekesê. Berî ji Qamişlo derkeve rastî gef û fişareke din hatibû. Lewra bê çarma ku ji bajarê Qamişlo dûr keve û berê xwe bide Îstanbulê ku li gel malbata xwe li wir dijî. Tevî ku Xwedê jê razî Mamosta Tewfîq Ebdulmecîd bawernameya Majistêr wergirtibû lê bihêvî bû ku doktora bi dest bîne. Hêvî dikir ku ber hemû karên xwe yên li ser dirêjahiya temenê xwe yê wê jeyî çap bike. Lê destê qederê dirêjtir bû û ev mirovê hêmen û dilpak û wefadar ji nav me bir. Bi barkirina Mamosta Tewfîq Ebdulmecîd kesayeta niştimanî û welatparêz Rewşenbîr Qamişlo û Rojavayê Kurdistanê yek ji kesayetên herî navdar û xebatkar ji dest çû. Lê bi kar û xebat û rastiya xwe dê bavê Nîroda di dilê miletê Kurd de li Rojavayê Kurdistanê bigiştî herdem sağ bimîne. یەکێتیە خوێندەوان و جوانên دیموکراتی کوردستانی ڕۆژئاوا شەقی هەرێما کوردستانی لە ئۆفیسە پەیوەندیە نیشتیمانیە پارتیا دیموکراتە کوردستان سووریا لە هەولێرێ ئالیکاریە خوێندەوانان دە تۆمارکردنا سیستەما زانکۆلاین ji بۆی هەژراندنا خوێندەوانان دزانکۆیان هەرێما کوردستانێدا دەکێ. خوندوان و جوان دموکراتی کردستان روجاوا لقا هریما کردستانی ما خواست دناف پروژه مد راستی و خدمت خوندوان بکن گویف جیبو آلیکاریات طلبه بداگرتنا فرم زان کلاین بو کارم بشکل کی باش جبر دروی جدر راستی بسنتر هنا مقابل مبلغ مادي من وفو ستاف ما مدربان بشكل كي اكاديمي جو تشوا فورمي داغرن واريكاريا فاطلاو بكن جو بشكل كي باش داغرن ابجك اشكار وشراكي من راستي جو برين هاجي تنسيق ما منحي دراسيه بو وجغري اف موقع یکیتی خوندوانه مالیکاریا خوندوانه دکن ما ایروپی دست بکریه ایروپی و حتی بیستوی که هیوی خوازن هر خوندوانه کوری و دریم مالیکاریا و بکن ام بزام چه دخوازن لانه اب چتانه گلک زحمتی جردوی و ام مالیکاریا و دکن سر چه نزیکی جمارا آنینه ام و معلومات و چتا داخلی سیستم دکن أساساً طالبة سوري من الفيدا تخوينم معدلي من نوت بينجي مبيس مكتبة اتحاد طلبة فورمازا هەروەها یەکێتیا خوێندەوان و جوانên دیموکراتی کوردستان ڕۆژئاوا خۆجەهی ئەدۆمی سالیکاریە خوێندەوانان دە تۆمارکردنا سیستەما زانکۆلاین بۆی پەجڕاندنا خوێندەوانان دە زانکۆین هەرێما کوردستانێدا دەکەێت. ام الفيديو كيتيا خوندفانا ام يارمنتيا طلبات كن جو زانكولاين داغرن زانكولاين سيستم كا جو طلبه قبول كي جامعه دا اف سيستم زماني كردي هاتيا زماني سوراني ويا دواجي قلق زحمتي تدهنا فقلق طلبه ما زحمتي تدبينن جو داغرن قال طلبا نزان اقسامات نزان او بشي جوهرني ده مثلا تشجير دركيف الصباحي فمفيدك ام ممكن طلبان بينن خباخش ام سعاده طلبات كان ام جوار شرحت كان ام شمس بسياريو هابن ام برسفدن ازك قطابي سباسيا اكيتي خوندوات كم ازاد ما بينش بر تسجيل زانكولاين بر جامعه و معدل من هشتي وهشت مدرس جامعه هندسه ميكانيك تسجيل كان وسباسيا هم كادرات حسن قطابي خيراتنا واكم
معدله من نقطة 6.6 بر من حزان كولاين بر تسجيل زان كولاين يعني أقسام حميد كردينا متشكل إنساني نهاجي زبر خود مجم ابرز احمد محمد امین برپرسی شاق هریما کردستان کیتیا خواندبان و جوان دموکراتی کردستان سوریان و روش آوا تاکم بهتر و استانگیان بزنن کتین پیشیا خواندبانن و به شوی کی بکاربن سردانه اوفیس بکن یعنی جی او بخوا بکاربن پر بکن سیستم کاک احمد دنباش خازم بس دسپیک ده شروعه که سیستم زانکو لاین را بکیو او ئاستەنگی چنەتێنە پێشیا خوێندەبانە دەما گوتخوازن خوا دەزانین گەهاندا تۆمار بکەن دەڕیاوی سیستەمی بە بەێ گەلێک سپاس وەرە سیستەمی زانکۆلاین و ئیرۆ درۆژ تقریبان دەست پێکردە مەژی وەکو یەکیتیا خوێندەبان و جوانن دموکراتی کوردستان ڕۆژاوا گوڵقی هەرێما کوردستان و کارکێکی زانی بوون کاربن خزمەتەوان خوێندەبانی خۆ بکەن و کاربن شکلێکی باش و داگرن بغلطيش بربنا كي مرحلة قناة كمصيرية راسي جو خوندبانرا او كسي كو كاربي تشاوا فريق وهل بجرب دريفا افدا قلتنا في سيستميج طلبين مرة ايغو بكالوريا كوزين صفيشش الهريما كورسان المدارس الهريما كورسان خلاص كنا وتوازن تقديمي جامعة كنا جوجي سيستمك الكترونية بزماني زارابي سورانية زماني كردية راسي وقالك اختيارات تقريبا في طالب بينجي رغبة اختيار كي و بينجي اختيار كي كال نقول معدلينا كجبا بينجي كي جاي جاي دركبه فقالك جي نظام نقول كاليات شهاده قرن شافر اختيار كنجبر نظامي هي عالي كيفاش عالي زمان باش عالي كيفاش اختيار فري خاف ما جو تشكريه مشوا جميع فروعي هناك مقارنه صالات شوي مشوا اختصاصات هم مترجمه زماني عربي كريب وكاربن جي فين بكن مقارنه معدلاتها بكن قلت شتينا كي طالب وري نقول هنا كي كارب اختيار بكي كشفرعت خاص بخوينا وسر اساس هناك الجور رغبه هنا كي اختيار بكي شبر قالش خدباني ما بيجو مثلا نقول ندري مثلا مكاتب الاتحاد بانه شو مثلا شو مثلا ترى كذا قلت اشكال يوم مقابل ما ولا مالي بانا نزاني بقول شو اختيار كان عشوائي تذاكر تشتي عشوائي بانا بلكي الجور معدلي بلند بانا فرع كي نبدلينا كذا كذا تسلسلات ترتيبها رغباتها للجور اللي مثلا معدلينا كنوت وشش بكليه علوم درك توري واقع مثلا مجن كليه هندسه جوات كذا فاف تسلسلها قرر ترتيبها انا كراستي استافي ما كوبيشن مخصوص هذه دربان مقصر السيستم تشاو كاربن بشكل كي باش داكرن وكاربن باشا كاك احمد خوندبان دماكو بخوازي چوختی کاری سردانه اوفیسا پیوندین اجتماعی پاده کسب که دکون علیکاری پیشکشی بکن ابیک و یا دویجی ام بیژن کو بچرنگی و آماده کاری جرا کرنا دا پیشکش کرنا علیکاریان دا. بله. همون روز داریم هم لوی درکنه تقریبا ساعت 9 نیویس حتی ساعت 1 نیوی نیورو هم لوی دکی حاصلن پیشوازی با خوندوانم کن. وەکو ستافی مەگوڵین ئامادەکاریە لە چ مثلا بژن ئەنترنێت و لاپتۆپی هۆنا کێ بوارەنا و هەر تاڵبەک تێ سندۆرەکەیش خۆرە دەنویسێنێ و تێ پشتیناکە تێ سەر سیستەم درۆنێ بۆ کە ڕغبە یەک لەگۆر ڕغباییناکە لەگۆر دیناکە کاتژێ دەکتێبێژێ اختیار بکەون دەکرێت ژغێ ناکەژمە ئەو ژبەرە مثلا ڤایرۆسی کۆرۆنا مەتیبا کریە کە ئەمە و معاقم و شپتێ و لە هەموو حاضرن کۆ کاربن خۆ بپارێزن ژێ مثلا ڤایرۆسی باشا كاك احمد اف بردامبونا علیکاری حتى كنجي بمنه يعني چند روجي دي هنا داري اوفيسا بيوندين اجتماعي بهم لبكري حتى كو خواندبان سردان ممكن حتى تقريبا حتى 20 روجا يعني حتى 20 هيك عفوا بردامبه تسجيلنا كده روجا امزام شتينا كاي او دريج بكن يانا فاكيد مينستر سيستمي وزارة التعليم العالي قوانين بالا بس اما وشروج هبي من جهه حاضرن جو همو روجا من ودك امادنا جو كاربن خدمات طبعا مك باشا الجوري او معدلك وجورة كاك احمد يعني خوندبان روجاباي كورساني الفيديد من يصال معدل واد تشاس تاكيدنا الجوري معدل واد تش زانجه ويدر كبدا استي بلندنا معدل يانجي نافندنا بيجن راستي معدلات جورن بس بشكل عام جنكي جيكي خوشي راستي معدلات بلند قالك هنا ومعدلي نوت ونهدى وذاك يعني يرو ده طالب سي طالبات المعدلي نوت وشاش نوت وفينج يعني هبوا معدلات بلند قلت هذا تقديم كرنت هشتي هذا حسب يعني خوندبان فجيك خوشي يقول طلبه ما يصل هبل نقول شي كليات تبرا بين خوندين يعني كليات هندسه يعني كليات باشا قالك سباس جبوي كاك احمد محمد امين وبرسي الشاخي هريما كردستاني كيتيا خوندبان وجوان ديمقراطي كردستاني روج ابا تلقى من بوي
بله بس جبوی خوندوان نهجا وكاكو كاك احمد باش فكر كانوا روجانا ساعات 9:30 الصبح حتى ساعات 1 سردانا اوفيسا بيوندين اجتماعيه بارتي قراطه كردستان سوريا كنداكو الويدري جوارا سيستم زان كولاين بركن جوارا بيشكشي زانين جهان بكن و جبيرام چوكس بجمه دا روجا اينه والشميه الويدري نانا بس بيغمان تاكيد اوفا اگر نشاشم بس اگر بجن استثناء هبه والويدري بردامن كان بيوندي بوارا بكن جدوه و پیاده دست به بالکرنا کامپا هوله جداشن سوری کریو روزانه نزدیکی 300 کس جناب کامپ دردکبن. دیکم روز ده هفته و 3 مالبات کو دکه 289 کسو حموجی خلک در زور جناب کامپ هاتنا درخواستن. تزانین کدنا با کامپا هوله ده 64,000 مالباتن چکدارن داعش هنه جيجي 20,000 داعش سورينا. بريا صالك سياسة مدارك كردا روجاوای کردستان باوای که هوانه هاتا کشتنو شهید بو اوجی پشتیکو هردو با جارن سرکانی و گریسپی جالی ترکیه و گروپ امسر و هاتنا کنترل کرن. هبرین خلف کو امیدار گشتیا پارتیا سوریا پیش روژه بول ریکفتا 12/2019 به اوایکی هوانه لسردست چکدارن سر به ترکیه و لسر M4 نبرا حسکه و رقایده هاتا کشتنو شهید بو اوجی پشتیکو اتومبیل اوی هاتا توب بارن کرن. هبرین خلف جدایک بوا باجار دیرکه روجاوای کردستانی سال 1984 لەگەڵ دەستپێکردنا شۆڕەشە سووریە تەبلی خەباتە سیاسی بۆ دو ساڵە 2019دا هاتە کوشتن و شەهید بوو. بێ بێوایم گەهشتنە داویا بولتەنێ بەریب داوی هات نێژی دووبارە سەرنوچە. حکومت هەرێما کوردستان و حکومت عێراقی لەسەر دەرخستنا چەکدارên PKK و حەشدا شعبی جشنگالێ ڕێککەوتن. هێزên ئەمریکی بارەگەهێن خوا لە باژارێ حەسەکێ بەهتر دکێ. لەگەڵ دەستپێکردنا وەرزێ چاندنیە زەڤیان بەهای سوتەمەنیە و تۆپ دەبلندبوونێدەیە. خاسەدا دەست بە پرۆسەیە سەربەستبەردانە ماڵباتên چەکدارên داعشê ji کامپا هەولێ کرد. هر شاد بن.